هەمیشەوە هەموو کات هونەر و هونەرمەندان پەیامی خۆیان گەیاندووە لە ڕێگای ئەو هونەرەوەی کە کاریان لەسەر کردووە و لە هەموو کات و سەردەمیکشە هونەری شانۆ بەشێک بووە لە گەیاندنی پەیامەکان چجای پەیامی ئاشتی بێ یاخود پەیامی بەرەنگاری بێت و نمایشکردنی شانۆیەکان و بوونی بینەر لە نێو هۆڵەکانە نمایشەکان گرمتر و گورتتر و زیاتر پەیامەکان چرترەکەنەوە لە گەیاندنی بۆ بینەران شانۆی شەڕیدا هۆڵەکان کە لە شارۆچکەی دەربەنی خانی خۆشەویست نمایش کراوە و بە بەشداری 6 ئەکتەر و ستافێکی جوانکانە تێدا کردووە و ئێمەش لە پرۆگرامی کورسان مەگەزین پێمان خۆش بۆکەم ڕۆخسە باسکەین لەسەر شانویە میوانداری بەڕێزان کاک حەسەن محەممەد ساڵەکە دەرهێنەری شانویەکەی بەڕێز کاک ئاراز عەبدوڕەحمان کە خۆی شانۆ و کارۆکتەری سەرەکیە لە شانویەکەی زۆر بەخێربێن. سڵاوتان لێ زۆر بەخێربێن. سەرەتا با لە دەقەکەەوە دەست پێ بکەم و لە ناوی دەقەکەەوە شەڕیدا هۆڵەکان دەقەکە کاک حەسەن قسێکمان بۆ جارێکی تریش سوپاس بۆم دەرفەتە زۆر سوپاس. شەڕی داوڵەکانیان داوڵەکانی شەڕ دەقێکی بڵین نووسەرێکی کووردە لە ڕۆژهەڵاتی کوردستان کە خۆی لە ڕاستیات دەقەکەی بە فارسی نووسیوە بەڵام وەرگێڕاوەتە سەر زمانی وەریان گەڕاوەتە سەر زمانی کوردی دەقەکە بە مانایەوە دێ کە دوو سەرباز لەسەر سنووری دوو وڵات بە بەردەوامی لە جەنگان کە ئەمە بۆ خۆی ئاماژەیەکە بۆ جەنگی ئەو جەنگی کە لە مێژووە هەیە و لە مێژووە هاتەوە بە بەردەوامی جەنگ هەیە چیرۆکەکە بەم شێوەیە ئێمە لەسەر ئەو دەقە کارمان کردووە کە لە واقعی ئەمڕۆی کوردستانە ئێمە بە بەردەوامی جەنگ لە دەور و بەرمانەیە و ئاسەوارەکانی جەنگ چییە و مرۆڤایەتی لە جەنگە پاشماوەی چی بۆ ماوەتەوە لە کۆتاییە وەرگێڕانی خۆتان کردوتانە یان ئێمە بە وەرگێڕاوی دەقەکەمان وەرگرتووە. زۆر باشە کاک حەسەن ئێوە ناوڕۆکی شانۆیەکەتان زیاتر خۆی لە چیا بینێتەوە باسێکمان بە وردی لە ناوڕۆکی شانۆیەکە بۆ بەڵێ هەڵبەتە ئیشارەتم پێکرد پێشتریش ناوڕۆکی شانۆیەکەوەیە دوو سەرباز لەسەر سنووری دوو وڵات کە دژ بەیەک وەستاون لە ناویە پۆستە چیەکەیە کە پۆستە چێکی بێلایەنە نامەهێنێ بۆ هەردوو لایەن و ئەم دوو کەسە بە ماوەیەکی درێژ پێکەوەن بە بەردەوامی بەریەکەوتنیان هەیە دوجار ئەو هەموو دیالۆژە ئەو هەموو حیوارە ئەو هەموو ململانێ هەموو ئەو کێشە و گیر و گرفتە ئینسانانەیە کە ئەوان باسیەکەن. زۆر باشە با بچمە لای کاک ئاراز هەڵبژاردننی دەق یان ئەو کارکتەری کە ئەتەوێت کاری لەسەر بکەیت چۆن بینای ئەو کارکتەرەکەی ینی چۆن وردبینیەکەی بۆ کارکتەرەکە بووی بتوانێت تاو بەرجەستی بکەی ئەو کارکتەری کە هەیە لە نێو دەقەکەیە. ئەو پرسیارێکی زۆر گرنگە بۆ کەسێک کە وەکو شانۆکار یاخود وەکو ئەکتەر کە ئەوێ لە ئیشەکە ئیش بکات پرسیارێکی زۆر جەوهەریە کاتێک کە تۆ دەقێکێتە بەرامبەر چۆن بتوانانی ئیشی تیا بکەیت. هەڵبەتە ئێمەش ئەم دەق لەگەڵ برای بەڕێزم کاک حەسەن کە قسەمان لەسەری کردو پێشتر خوێندومانەوە و کردومانە بە پرۆژە لە لای خۆمان ینی پێشەوەی بڕۆینە پرۆڤۆ پرۆژە بۆ لای ئێمە دیارە خوێندنەوەی خۆمان بۆی هەبووە و دەقەکەش بۆ خۆی جێبەجێمان نەکردو ینیکو خۆی ناسەنەوە خۆی بێنین بیخینە سەر مەسرح ئێمە خۆمان خوێندنەوەی خۆمان بۆی هەبووە و گۆڕانکاریکی باشمانتیا کردووە و ئەو کارکتەرانەی کە تۆ هەڵیە بژێریتی ئەمە مەسەڵەن بۆ خۆم لەما کە دەورم بینیوە زۆر مرتاح بووم لەگەڵ ئیشەکەی خۆمان چونکە ئیشێکی واقعی بووە ئەو گیرگرفتانەیە کە لە دنیای ئەمڕۆ هەیە وەکو دنیای جەنگوانە یعنی ئەگەر باسێکی دەقەکە بکەین دەقەکە خۆی دەقێکی ئینسانیە هەرچەندە شانۆ خۆی شانۆ بابەتێکی ئینسانیە یعنی ئەو حرەکە هیومانیەیە کە لە دنیا هەیە کاتێک کە ئینسان یاخود مرۆڤ بێ بە سنتەر لە بۆ هەموو شکایەکان لەم دەقەشا ڕێک ئەم دەقە ئاوایە حتا یەکێک لە حیوارەکان ئەوەیە یەکێک لە گفتوگۆکانی نێوان ئەو دوو ئەکتەرە سەرەکێک دوو سەربازەکە کە بەرامبەر یەک وەستاون ئەڵێ ئەم هێڵی سنوورەیە کە من توی لە یەکتری جیا کردوتەوە تەنانەت زمان و ڕنگ و بیرکردنەوە و قسەکردنی هومانی لە یەکتری جیا کردوێتەوە کەوا بوو ئەو سنوورەی کە دەوڵەتی نەتەوە یاخود دەوڵەتی ئاینە و سنوورە کە دروست ئەکا لە نێوان دوو کۆمەلگای جیاواز دوو کۆمەلگا کە ئەو سنوورە جیاوازیان پێ ئەبەخشێت ئەم دەقە دژی ئەو سنوورەیە ینی دژی ئەو سنوورەیە کە لە نێوان مرۆڤەکانە دروستە بێت و کە لە ئەساسە مرۆڤ کە کاتێک یەتە ژیان یەتە سەرزەوی مرۆڤ خۆی هەمومان بە یەک شێوەیە دنیاوە بەڵام ئەوە ئیتر کۆمەلگای من تۆ ئەگۆڕێت ئەوە زمانە من تۆ ئەگۆڕێت ئەوە کۆمەلگای شێوەی بیرکردنەوەی ئێمە ئەگۆڕێت ئەم دەقەڕێک دقێکی ئینسانیە بەو شێوە نووسراوە. بەڵێ کاک حەسەن ئەکتەرەکانتان لەسەر چ برەمایەک هەڵبژاردووە بۆم شانۆی؟ بەڵێ هەڵبەتە لە دەربەنی خان وەک سلێمانی نیە یاوە شوێنێکی ترێ شارێکی بچووکە ئەوەی کە کاری شانۆیەکە مەحدودە ینی توان بڵێم هەر کۆمەڵێکی بە بەردەوامی ئیشمان کردووە
هەندێک جار کەمەکەین و هەندێکی جار زیاد دەکەین مەسەن جیلێکە پەیمانگای خوێنن یا جیلێک لەگەڵمانە ئیشەکە ئەو ئەکتەرانی کە ئێمە لەم کارە هەڵمان بژاردو بەتێ من خۆم ئەکتەرە سەرەکیەکان و ئەکتەرانە بوون کە لە دەربەنی خانە ئەتوانم بڵێم لە پێشترا ڕۆڵێکی بڵێن ڕۆڵیان هەبوو دیار بوون لە کارە شانویەکانەوە هەندێک ئەکتەری تریشی تایە کە دیسان کاریان کردووە بۆیە لەسەر ئەو بنەمایە هەر شخصێتەکانیش خۆی سێ شخصێتی ئەساسی تایە هەڵمان بژاردو کە هەر سێ شخصێتەکە دوان بڵێم پێشتر کارمان زۆر بەیەکەوە کردو ئەوانی تریش هەر کارمان کردو بێکەوە بەڵام نازانم تا چەند موفق بینەوە دیارە بینەر و یان ئەوانەی کە سەیرین مایشەکەکەن و کەسانێکی ئەکادمی قسە لەسەر ئەوە بکەن بەڵام پێمان وایە هەڵبژاردنەکەمان لە شوێنی خۆیان بۆ تا ڕادێکی زۆر باشە کاکە ڕێزبا بێمە سەرەوەی ئەو ئەتمۆسفێری کە بۆ دروستەکرێت دیارە هاوکاری زیاتر تەکا لە بواری نواندنە بۆی بتوانانی باشتر بچیتنەوە و کارکتەرەوە تا چەند ئەکسسوارات و ئەتمۆسفێری هەم شانوویەکە هەم سەرتەختی شانوەکە و هەمیش ئەو ئەکسسوارەتانی کە دەرهێنەر بوو دەستنیشان کردی و هاوکارت بۆ لە باشترکردنی کارکتەرەکە بێگومان کاتێک کە ئەکتەرێک ئەوێن نواندن بکات هەموو ئەو پێداویستیانەی کە پێویستی پێێتی پێی بێت و ئیشی لەسەر بکات جوانتر ئەتوانێت بڕاتە ناو ڕۆڵەکەی خۆیەوە ئێمە یەکێک لەو تایبەتمەندیانەی کە لەم شانۆیە جێبەجێمان کردووە زۆر بە پلان ئیشمان کرد لە ڕاستیە ئێمە یەکی سێ دەستمان کرد بە پرۆڤە یعنی کاتەکانمان هەمووی تهدید کرده بوو ئەوەنەی ئەوە تاوەنی ئەوە مەسەلەن بەس حیوار لەبەرکردن بۆ نمونە ئەوەنە دانانی دیکۆر و هەموو پێداویستیەکانی شانۆ دوای ئەوە پرۆڤەکردن بە ئینارە و بە تەواوی پێداویستیەکانی شانەوە ئەمە یەکێک بوو لە هۆکارەکانی ئەوەی کە ئێمە بتوانین لەم ئیشە تا ڕادێکی باش سەرکەوتوو بین دیارە ئێمە هەر لە سەرەتاوە دەرفەتیەوەمان بۆ گونجا توانیمان هەموو پێداویستەکانی خۆمان بخینە سەر شانۆ ئەوی کە پێویست بێ بۆ نمایش یعنی شتێکی ئەو تۆن نەماوە کە ئێمە لە سەرەتاوە کە پرۆڤی لەگەڵان نەکەین لەگەڵیا تەعاملمان نەبێت ئەمە هۆکارێک بوو بۆەوەی کە هەر ئەکتەرەکان بە ئام هەر خۆشم و برادرانیش لەگەڵمانە پێکەوە توانیمان ئەو شەی کە پێڵێت تەقەموس توانیمان تەقەموس بکەین لەگەڵ ئیشەکەی خۆمانەوە لەگەڵ یا بڕین دیارەوە هاوکارێکی زۆر باشە بێ زۆر باشە کاک ئاراز لە کاتی پرۆڤەکردنیان لە کاتی نمایشکردنی شانۆیەکە ئەو کێشە و گرفتانە چی بوون کە ڕوبەڕووی ئێوە بوونەوە لە ڕاستیە ئێمە کێشێکی ئەو تۆ نەبوو کە ڕوبەڕووی ئێمە بێتەوە بەڵام بەداخۆ ئێمە هەندێک پێداویستی هەیە لە ڕاستیە ئێمە لە دەربەندی خانەوە پێداویستیانەمان نەبوو ناچار هاتین بۆ نمونە بۆ ڕووناچی ئەمە ئیسیفادەمان لە هۆڵی ڕۆشنبیری سلێمانی دەستخۆشی لە برادرانەکەین لە تەلاری هونەرەوان کاوکاریان کردین لە ڕووناچی و جۆرەشتانە دەستخۆشییان لەکەین ئەو پێداویستیانە توانیمان هەر لێرەوە ئینارە و جۆرشتانە دابین بکەین بۆ شانۆکەمان بەداخۆ ئێمە لە دەربەندی خانە ئینارێکی و تۆمانی قەعەیەکە هۆڵەکە هۆڵێکەی سەردەمی ڕژێمی بەعسە بەداخەوە یعنی حکوومەتی هەرێم تا ئێستا لە دوای ڕاپەڕینەوە لە بواری هونەرە بەداخۆ لە دەربەندی خانە وەکو ئەساسیاتێک بۆ شانۆ یاخود بۆ هونەر تا ئێستا هیچ ئیشێک نەکراوە یعنی هیوادارین بتوانین لە داهاتوە ئێمە شوێن هەیە زەوی هەیە شتێکەیە بەس پێویستمان بە هۆڵێکی مۆدیرنی چاکە بەڵام بەداخۆ تا ئێستا هیچ ئیشێک نەکراوە هیواداری حکوومەتی هەرێمی کوردستان ئاوڕێک لەم بوارە باتەوە چکەمە بەڕاستی خۆی گرنگە نەک بۆ دەربەنی خان بۆ تەواوی شارڕەکانی تریشی وادارین کەەوە بە چاوێکی ئەوە پێویستیەوە لێ بڕوانێت بەڵێ کاک حەسەن بە قسە بکەین لەسەر سینۆگرافیای کارەکە بەڵێ ئێمە سینۆگرافیای کارەکە ئەڵبەتە بە پێویستی شتەکە بووە کە فەزایەکی بڵین شەڕ و جەنگ ئێمە بەو شێوەکە کارمان کردو هەم ئەگەر ڕووناچی و سینۆگرافیا و حتا جلوبەرگ و ئەوانش هەموویمان بەو شێوە وەرگرتووە کە ئەم شوێنە فەزایەکی جەنگی تایە زۆر باشە کاتێک کەڵین دقیقێنین وەری جێڕینە سەر زمانی کوردیان تۆ بە کوردی کاری لەسەرەکەی وەرجێڕاوە ئێمە لە بواری ئەکادیمیا بابەتێکی ئێستاندن و ئێراندنی پێڵەواتە ئەو دقاکی بە ئێستا و بە ئێرە چۆن کارتان لەسەر ئەمە کردبووی ئەو دقە بگونجێن پرسیارێکی بەجێ ئێمە ئەو دقا ینی وەک خۆی کە وەرمانگرتووە توان بڵێم سوودمان لە هەندێک دیالۆژی دقەکە و فکری گشتی هێڵی گشتی دقەکە وەرگرتووە بەڵام بەدڵنیایی ئێمە وەک ئەمڕۆ نمایشمان کردووە ینی ئەمڕۆمان هێناوەتە ناو نمایشەکەەوە ئەو پرسیارانەی کە بیستمانە مەسەرەن ئەو حاڵەت هەندێشت لە دقەکە هابوو هەندێک کارکتەریش زیادمان کردووە خۆی دقەکە سێ کارکتەرە ئێمە ئەگەر جەنابیشتی ئیشارەتی پێدا ئێمە 8 کارکتەری تایە زۆر باشە زۆر باشە کاک حەسەن بیرتان لەوە کردوتەوە کە ئەم نمایشی شانۆی بە نەشارەکانی تری هەرێمی کوردستانیش نمایش بکەن بەدڵنیایی ئێمە بەو پەڕی خۆشحاڵی و کاتێک کارێکی شانوویەکەین حەزەکەین ئەو ئەزمونەی شانۆ بخۆی ئەزمونە
ئێمە حەزەکەین ئەو ئەزمونەمان هەموو کوردستان ببینێ و دەروی کوردستانیش ببینێ بەڵام لە ڕاستیە خۆتانەزان ئەو ئەبێ شوێنانە شوێنانی کە دام و دەستگا هوەری و ڕۆشنبیریەکان لەو شوێنانە کار ئاسانیەکەن بۆ ئێمە بتوانین نمایشەکان بەرینەوە شوێنانە بە خۆشحاڵیەوە بەدەم هاتنەوەی خەڵک چۆن بوو لەو دەربەندی خان کە نمایشەکەتان انجامدا ئێمە 5 ڕۆژ نمایشماکە لە شاری دەربەندی خان ناتوان بڵم بینەرێکی زۆر کارەکەی بینە سەرڕای ئەوەش کە ڕەچاوی بارودۆخی تەندروستی و ئەوەی کە ئێستا کۆرۆنا هەیەوانە بەوە شۆ ئەتوان بڵم بینەرێکی زۆر باش کارە شانوەکەی ئێمەیان بینیوە زۆر باشە کاگەڕەزەڵام پرسیارە دوار بۆ خۆشی ینی ئاوا قەتپۆ لە شانویەکە حیوارێکە بیرچێتەوە بێگومانەوە زۆر ڕوویداوە جاری وهەیە نەبێ بەینەکەی عادلیمام هەر ڕۆشتوینە بەڵێ زۆر حاڵەت هاتوتە پێشوی سەمەسە من لە ساڵی 2004 لە فستیڤال یەکەم فستیڤالی گەرمیان لە خانەقین ینی ڕۆڵێکم هەبوو هەر ئەوش ئیشێکی واقعی بوو لە ڕاستیە کاک حەسەن دەرهێنەری بوو ئێمە چەند ئەکتەرێک لەسەر شانۆ بووین یەکێک لە هینەکان مەرکانەیەکی ئاو لەسەر مەسرح بوو پڕیش بوو لە ئاو یعنی دەتەنیشت منەوە بوو لە پڕێکە قاچەکەی شکانی من گرتمەوە لەو لەحزایانی گرتمەوە بێت یعنی من نزیک نەبوومە نەمگرتایەتەوە مەرکانە ئەکەوتوە ڕژاو ئاوە یعنی ئاوە ڕۆشت ناو جمهوریشەوە یعنی ئەو حاڵەتانەکەشی خراپ فستیڤال بوو شتان لێ تێگەچی تەواوی شەکە کۆتایی پێ هاتەوە ڕووی باە یعنی ئەوانە مەسەن حیوارم بیر مەسەن من لە دی ماکبێسا لە کفری و شەر فستیڤال بوو ئەوەی ماکبێس بڵێن لە کۆتایی هەندێک حیوارم لەبیر چوو یعنی بەس نەمیێشتوا لە ینی وا بگات تا ڕۆشتمەوە ڕێچکەکەی تۆزێ کاڵەیە چوینە سەرجادەی خۆڵ و دوای هاتی دەستان خۆش بێ جا بەبێمەوە سەر کارەکەتان دەستکاریکردنی تێکست لەلایەن ئەکتەرەوە چکە زۆر کات هەندێک وشە و هەندێک تەلەفۆز هەیە کە ڕەنگە بۆ ئەو ئەکتەرە بۆ کەسە قورس بێت ئەکرێت دەستکاری بکرێ بە هاوشی لەگەڵ دەرێنەرا بەڵام لە مەفهومی کارەکە نەگۆڕێ ئەم جۆرانە چی لە کاری شانۆیە بێگومان جا بە تایبەت لە ئیشی واقعی ئەو ئیشی ئێمە زۆر یعنی ئیشێکی واقعی بوو ئێمە ئەو تێکستانە یاخود ئەو دیالۆژانەی کە لە دەقەکە هەبوو ئێمە هەوڵمان نەداوەکو خۆی لە ڕاستیە ئەگەر قسە لەسەر دەقی شانۆ بکەین خۆی دەقی شانۆ بۆ خۆی ئەدەبە ینی بەڵام کە تۆی خیتە سەر مەسرح ئیتر ژیانی ئەەکەی بەڕاستی ئەبێ بە یعنی تر ژیانەکەی ببەریا بۆ نمونە جاری وایە مەسەڵەن ئێمە یعنی هەندێک جار تۆ سوود لە دەقی شعریش وەرەگری لە ڕاستیە بەڵام ئەمە خۆی ئەدەبە بەڵام خستە سەر شانۆ ئەبێ بە شانۆ یعنی لە ڕاستیە بێ شتێکی واقعی ژیانە هەناسەیەکە دەیتەوە ببەریا ئێمەش بۆ ئەمە بەستە ئێمە هەمیشە لەگەڵ برای بەڕێزم کاک حەسەن کە زۆربەی ئیشەکانمان بەردەوام بە یەکەوەیە حتا بۆ ئەکتەرانی تریش کە ڕۆڵە بین هەر شوێنێکە بمان یعنی بزانین کە دیالۆژێک یا هینێک حیوارێک ناگونجێ یا باش نانی هەوڵە دەین بیگۆڕین بەڵام بەمەرجێک لە سیاقی گشتی ئیشەکە دەرنەچێت لە باگراوندەکەی کاریگەری نەبێت کاک حەسەن یەکێک لە بەبەوەی پێشکەوتنی تەکنەلۆژیا ئێستا یەشێک لەو تایبەتمەندیانی کە زۆر چێژ بەشان و بەخشیە کاریگەری دەنگی پێڵێن ینی عەرەبیەکەی مواسەراتیانە ئەمە تا چەند لە ئیشەکە تا کار لەسەر کردو میوزیک و کاریگەری بەڵێنی ئەمە بەڵێ ئەلبەتە ئیشەکە ئێمە بەشێکی زۆری مۆسیقا بووە توان بڵێم مۆسیقا ڕۆڵێکی زۆر گەوری هەبوو لە ئیشەکە ئێمە هەندێک دیمەنمان هەبووە هەندێک بینراومان هەبووە دەدەقە چارەک ینی مۆسیقا بەردەوام بە لەگەڵ ئەکتەرە کاک حەسەن هیچ خانمێک بەشداری نەکردووە لەم شانۆیە بەڵێ دوو خانمی بەڕێز بەشداریان کردووە دوو یەکیان ئاشناخان کە هەرخێزانی کاگەراسا ئەو ئەکتەری سەرێکی بووە بۆ ڕازیارخانیش زۆر باشە لە کاری واقعیە یاخود لە ئەو ڕێباز و ستایڵانی ترکا هەیە بۆ بواری شانۆ کامیان بۆ ئەکتەر ئاسانترە ئایا ڕێبازە واقعیەکە ئاسانترە بۆ نوان دنیات ئەکرێ بڵێن قورسترە لە چاو ڕێبازەکانی ترە بێگومان ئەکتەر ئەگەر ئەکتەر بێت یعنی ئەمە کەم قسەکەم ئەمە بەستمەونی خوانەخواسە هیچ تانیا شتێک بەڵام یەکێک ئەگەر ئەکتەر پیشەی ئەکتەر بێت ئەتوانێت لە ڕێبازەکان بەعام ئیش بکات مەسەن لە ئەپسۆردە مەسەن ڕیالیستیە مەسەن کلاسیکە ئەتوانێت ئیش بکات بەڵام بە شێوەیەکی گشتی حتمان بێگومان ئیشە واقعەکە یعنی ئەوەیانی ڕیالیست بۆ ئەکتەر ئاسانترە چکە دوجار بەرکەوتەی لەگەڵ چیرۆکێکە بێ کە چیرۆکەکە چیرۆکێکی واقعیە بۆیە ئەتوانێت باشتر زووتر خۆی بدۆزێتەوە ئیشی تیا بکات بێگومان ئیشی واقعی ئەو ئیشی ئێمەش کە کردمان ئیشێکی واقعی بوو ئەتوانین بۆ ئەکتەر تۆزێک با بڵێن
ئاسانتر ینی ئاسانتر ئەتوانێت کارکتەری خۆی بدۆزێتەوە لە چاو ڕێبازەکانی تررا. زۆر باشە کاک حەسەن هیچ پرۆژێکی ترتانەیە کاری لەسەر بکەن دیارە وەکو گروپنەوە بەڵێ ئێمە وەک دیارەمە تیپی شانۆی دەربەنی خان کارەکەمان بەڵام سپۆنسەری بە ڕێبەرایەتی ڕۆشنبیری و هونەری دەربەنی خانە کە خۆشمان هەر لەوین ئێمە لە ئێستا هیچ پرۆژێکی ترمان نییە و پرۆژەی هونەری چکە ئەمە دوێنێ لە پرۆژێکی تربووینێتەوە تر نازانین کێ ئەتوانین کارێکی تر بکەین جارێ هیچ چند دەست نیشان نەکردووە لە ئێستا نەخێت دەستان خۆش بێ بە هیوان زۆر سپاس ئەگەر دەرفەتیشم بن پێم خۆش لێرەوە سوپاسی کاک دلێر بە ڕێبەری تەلاری هونەر و کاکەمی ڕەزا کە لە پسراوی هۆڵی ڕۆشنبیری سلێمانەیە کە بەڕاستی توانیان هەموو جیزەی ئینارەی ئەم نمایشەی ئێمە دابینکەین سندیکای لقی سلێمانی سندیکای هونەرمەندانی کوردستان هەر سوپاسیانەکەین و نووسنگەی تون و تیژی خێزانی لە دەربەنی خان زوو ناوەکەی گۆڕێ نازامی ئافرەتانە یا ژنانە بەڵام سوپاسیانەکەم کاکشا بۆ برادرانە و هەموو بەڕێزانی تریش کە لەم پرۆژەی ئێمە هاوکاریان کردین سوپاس بۆ ئێوەی بەڕێزیش.